ئەوەی کە وێنەی بگرین و پیشانی هەژاران و نەدارانی بدەین کۆ دەبینەوە تا دوور بکەوینەوە چونکە هەر ئەو سنوورداریە جێبەجێ بکەین یان جێبەجێی نەکەین کەواتە تۆ دەبیت باز لە خێزان بکەین دەبی لە سەرەتا لە ژنوپیاوە دەست پێ بکە لە هاوسەرگیریەکی شەرعی دەست پێ بکە لە خزمەتی پول و درهەم و دینارایە چەند گۆڕاو ئەم جیهانە و چەند ئێمەشی نەک بە زۆر نەک بە لێدان نەک بە توندوتیژی بەڵام بەشەیەکی زانستی ئێمە وەکو لقی هەولێر ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەستاین بە سازدانی پانێڵێکی خێزانی بەختەوەری لە کۆمەلگاکەماندا بۆ هەر یەک لە بەڕێزان دکتۆر سادق سەرگەتی مامۆستای زانکۆ مامۆستا بەدریە بەرزنجی بانکخواست دکتۆر شێرزاد عەبدولوەهاب بانکخواست ئامانجمان لەو پێنێڵە ئەوە بوو خێزانی سەرکەوتووی دیار بێتن و زیاتر بەرەو پێش ببین لە کۆمەلگاکەماندا من ئەمە بۆ خێزانی خۆمان ئەوە بەکاردێنن کە خێزانی بەڕێزی ئازیزیشم لێرەیە لە زۆربەی قوتابخانەکان گروپ هەیە لە زۆربەی قوتابخانەکان گروپ هەیە بۆ قوتابیەکان ئێمە زۆر جار لە ماڵی خۆمانە بۆ نمونەمانەوێت سەری فلیمێک بکەین سەری بابەتێ بکەین خۆت لە ئالوودەبوون بپارێزە بەڕاستی جاران ئێمە باسی ئالوودەبوونمانە کرد باس کە ئالوودەبوون بەڕاستی هەموو جەستەی دارسێنێ ئەو هاوسەرگیریە کچ و کوڕی لێ بەرهەمدێ و ئەو کچ و کوڕانە دەبنە خوشک و برای یەکتری دواتر مام و خاڵ و ئەگەر تەماشە بکەینێ ئەیکی پیاو کە پیوامەیە کە سەرپەرشتیاریە لە خێزان سەرەتا لە خێزانەوە و دواتر لەوە وچەی لێ پێیا دەبێت خێزان ئەرکی ئەوەیە تاکەکانی ڕابێنێ لەسەر ئەوەی کە سنوورەکانی خوای گەورە چەندین جار یعنی پێم خۆشە دووبارە بکرێتەوە ئەو پانێڵانە چونکە بەڕاستی کۆمەڵگەی خاصەتەن لەناو کوردستان کۆمەڵگەکەمان بەرەو ڕووخان دەڕوا بەرەو هەردێر دەڕوا بە تایبەت ئەو تەکنەلۆژیایە یعنی بەڕاستی مەسەلەی تۆڕە کۆمەڵایەتەکان ینی بەڕادەیەکی یەکجار زۆر خەڵکی سەرقاڵ کردیە سەر ڕای خێزانەکانەوە هیچ بەڵام هەتا تەنانەت منداڵی گچکەش هەتا تەنان منداڵی گچکەش تەمەشا دەکەی ینی لەناو کۆمەڵگەیما دایکەکە بە شتێک خۆی سەرقاڵ دەکا دادەنیشی مۆبایلەکەی داتە دەست منداڵەکەی لە منداڵەکەی پێ گیرکاتەوە پێی بخافڵێنی لەگەڵ ئەوەی زۆر جار هەیە ینی دەڵێ لە میوانی دەیدەمە دەستی بەڵام لە کاتێکدا لە ماڵەوەش بە هەمان شێوە فرامۆشی دەکا چونکە بەخۆی عین دیسان بەخۆی سەرقاڵی مۆبایلەکەیتی سەرقاڵی ینی نازانم ئەم بڵێم بەڕاستی ئەو پانێڵانە زۆر زۆر گرنگی هەیە زۆر زۆر لەبەرەی هۆشیارکردنەوەی کۆمەڵگایە لەو ئانوساتە ئەو جۆرە پانێڵانە بەڕاستی گرنگە بۆ هۆشیارکردنەوەمان هۆشیارکردنەوەی تاچی کۆمەلگا بۆی بزانین ئایا ئەو مەترسیانەتی کە ڕوو لە کۆمەلگای کوردەواری دەکەن و جێمان گرت لە دکتۆری زۆر بەڕێز دکتۆر سادق کە باسی ڕۆڵ و کاریگەری سۆشیال میدیای کرد لەسەر تاکو کۆمەلگای کوردەواری بەڕاستی پەنجەی خستە سەر برینەکان بەڕاستی کە بەچ شێوازێکەوە سۆشیال میدیا بەکاربێنین باسی ئەوەی کرد ئەمە نارێت سۆشیال میدیا بەکاربێنن بەس بەکارهێنانی سۆشیال میدیا بەچ شێوازێک بی بەچ شێوازە کاریگەری نابی و بەرچاویش ڕۆشن کردین بەو شێوازە سۆشیال میدیا بەکاربێنین گرنگی دەدەین بە وێنەگرتن و تۆماری چرکەکانی بەیەکەوە بوون بەڵام تیایدا ناژین سەر ئێشە لە بۆ کۆمەلگا پێیانکە پێویستی بەوەی نەبی کە تووشی دزی ببی تووشی خراپەی ببی كان حاجي اسماء دائما ذكرك يا كان